مردنی ڕاستەقینە بێئومێدییان نەک مردنی دەستا. ئێمە بۆیە لەسەر ئەم زەمینەی بۆ ئەوەی بژین چێژ وەرگرین. من لە نەخۆشخانەی هیواوە پاڵپشتی کۆنسێرتی هانای بۆ هیوا دەکەم. من لە نەخۆشخانەی هیواوە پاڵپشتی کۆنسێرتی هانایەک بۆ هیوا دەکەم. من لە نەخۆشخانەی هیواوە پشتیوانی کۆنسێرتی هانایەک بۆ هیوا دەکەم. دیوانی کۆنسێرتی هانایەک بۆ هیوا دەکەم دوێ حەوت و سێ حەوت کاتژمێر پێنجی ئێوارە لە شاری کەلا. هونەرمەند لە بواری خۆیان کارمەند کاربەدەست ڕێکخراوەکان هەموو کەسێک بتوانێت هاوکار بێت بۆ ئەوەی نەخۆشخانەی هیوا بێدەرمان نەبێت، بێ کیمیایی نەبێت و هەروەها دا نەکرێت. و لێرەوە سوپاس و پێزانینی خۆم بۆ ستاف و کارمەند و دکتۆر و بەڕێوەبەری خەستەخانەی هیوا دەرەبڕم دەستیان خۆشی و لاشیان ساڵ و سوپاس بۆ ئەم گروپە کە توانویانە وەکو مێژوویەک لە مێژووی گەرمیانە وەکو یەکەم جار بیسەرمێنن کە کارێکی وا بکرێت و بڕاتە مێژووی گەرمیانەوە. ئیشەڵا ئەم گروپە ئەبێتە دەستپێکی کەلتورێک لە هونەرە لە بواری ژێر پەنجاب بۆ گەرمیان. سوپاس بۆ هەموو لایەک، سوپاس بۆ ئامادەبوونتان.
Small grouping Kalai Sherwana. أو جملة أمريكا يترد ناتواني بيانلي إما وكو بنرمن تقربيان أكمان أويا أو ديرانا بينينا سرزمان كبراستي بزماني أخوتني يترناوه من ديسان وزور سباسي مولا يكم خوشحالهم كيهم ليرة بيني كومولا كزور بميداني لقل مابو من سباسي همويانكم ما مصر سركوت ستار لمسيني بروبوزولا كوا كاك حمد حاج فايق كاك سردار هاو كاريان كدبو دغما كردي ما وصادرون أرامي بنانودي ما مصر بس هرب يكم دقيقة شكوى وتي أو والله كبوتو يشتا يك موري إداري بونا كرابو كاك سرداري برالي وتي إيوة دروي قربيانا إيوة بنكنا أولاوي إما بشمان إما لبشتاني مبرون أركي خوان مان بجنها وكو قربيان لسانا بخير بياني ديسانا وهمان وخر إما كونسيرتكا بردوام أكرين